خۆشەویستان سەلامی خواتان لێبێتن. دەمەوێ بە کورتی بە پوختی بە زمانی کوردی شیرین هەندێک پەیامی مهرەبانی بدەمە خۆشەویستەکانمان. سەرکەوتوو چێیە؟ سەرکەوتوو ئەگەر لە منداڵێکی 12 ساڵان بپرسی بچیتە بازاڕی و بگەڕێتەوە ماردرێن زۆر ژیکەلە و زیرەکە. ئەگەر 4 ساڵان بیتن کۆنتڕۆلی میزکردنی خۆی بکە دەرێن کەسێکی عاقڵە خاوێن و باوێنە. بەڵام دڵنیا بە ئەگەر بێ 90 ساڵ تانیت بچیە مەرافقی حادزەی خۆت جێبەجێ بکەی بەبێ ئەوەی کەسێکی تکە حەورەتت ببینیتن یارمەتیت بدالەوەی دەرێن اختیارەکی دەست بەدەستنێک و خاوێن و باوێنە. لۆیەکە ئەو سەرکەوتنانەی کە تەمەشای دەکەین ئەگەر عمرت بۆ 90 ساڵ تانیت بچیە بازاری و بێەوە دەرێن کابرایەکی چست و پوستە. کەواتە کاتێک کە ئیجازە سایقی وەردەگری لە 18 ساڵی بزانە ئەگەر بیە 98 ساڵ تانیت ئیستیفادە لەو ئیجازە سایقی بکەی ئەتو زۆر بەبەختی، چونکە ناتوانانی ئیستیفادەی لێ بکەی یان لە دنیا نەمای یان چاوەکانت زەعیف بووە و کەلکی سایقیکردن نەمایە. خۆشەویستان، سەرکەوتن چییە؟ سەرکەوتن زۆر جاران ئەمە لە دووی وێڵین هەوڵ دەدەین دەمانێت بگەینە سەرکەوتن. سەرکەوتن ئەو کەسە سەرکەوتووە کە لە هەموو بوعدەکانیدا سەرکەوتوو بیتن. سەرکەوتوو بیتن یەکەم شت عیلاقەت لەگەڵ خوای گەورە زۆر مهمە. لەگەڵ خوای گەورە ڕاستگۆبی کەوا خوای گەورە ئەوەی پێیدای جێبەجێ بکەی بە جوانی. پێی گوتی ئەو شتەی بکە بکە ئەو شتەی مەکە مەکە. ئەگەر تانیت لەگەر عیلاقە لەگەڵ خوای خوا یەکەم خا زۆر مهمە، خای سەرکەوتن. دووەمینیان عیلاقەت لەگەڵ خودی خۆت. ئەگەر تانیت بژی بەبێ ئەوەی جگەرە بچێشی، بژی بەبێ ئەوەی نێرگلە بچێشی، بژی بەبێ ئەوەی حەبی تلیاک و ئیدمانبوون بخۆی، بژی بەبێ ئەوەی دەموچاوت سواق بدەی و مکیاجی بکەی، بژی بەبێ ئەوەی شتانێک بکەی کە زەرەر بە جەستەی خۆت بداتن، ئەوە کەسێکی سەرکەوتووە. عیلاقەت لەگەڵ خۆت. سێمینیان عیلاقەت لەگەڵ خێزانت. خێزانت یعنی ئەو کەسەی کە لە دەرێ سەرکەوتووە گرینگە لە ناو ماڵەکەی خۆی سەرکەوتوو بیتن. گرینگە منداڵەکانت بە خۆشەویستترین میوان دابنێی، چونکە ئینسان حەز ناکات لەگەر هاوسەرەکەی خۆی بەشەڕ بێ لە پێش میوانان. کەواتە منداڵەکانت جوانترین میوانی ژیانتن، میوانی ناو بنەماڵەتن. لۆیەکە لەگەڵ هاوسەرەکانت زۆر دڵخۆش بن. ئافرەتەکان لەگەر پیاوەکانیان، پیاوەکان لەگەر ئافرەتەکانی خۆیان دڵخۆش بن، سەرکەوتوو بن. ئەگەر دەتەوێت زۆر سەرکەوتوو بی لە حەیات پێویستە یەک ئافرەتی بە توندی بە جوانی بیگری تاوەکو سەرکەوتنی گەورە بەدەست بینە لە ژیاندا. چارەمین شت سەرکەوتن کە زۆر گرینگە ئەو خوێندنەی کردیتت، ئەو ئیشەی کە دەیکەی هەوڵ دەی ئەو عیلاقەی لەگەر خەڵکی دروستت کردیە عیلاقەکی جوان بیتن. چونکە ئەدین المعاملەیە. دین دوو باڵیەیە ها، بەس دین معاملە نییە بەتەنیا. ئەدین المعاملەیە، بەڵام لە بۆ چێ؟ لە بۆ ئەوانەی کەوا عیبادەتە شەعائیرەکانیان کردی بیتن، کەوا نێژی بکەن، کەوا خوای بە حەق بزانن، کە بزانن ئەو خوایە کە خەڵقی کردیە. لۆیەکە عیلاقەت لەگەڵ خوات زۆر زۆر گرینگە، عیلاقەت لەگەڵ خۆت گرینگە، عیلاقەت لەگەڵ خێزانت گرینگە. و 6 کەس لە میراتی بێبەش نابیتن بزانن ئەوانەنا: داک باب، کوڕ کچ، هاوسەر یعنی ژن مرد. ئەو 6 کەسەیە بێبەش نابن ئللا ئەگەر مانەعەکی گەورە هەبیتن. مەسەد ئەگەر کوڕێک بابی خۆی بکوژی ئەنی کە لە بێبەش دەبی لە میراتی ببیتە هۆی فەوتانی ئەو کەسەیە، و ئللا ئەو 6 کەسەیە کە قەرابەی دەرەجەیەکن. و ئەو عیلاقەیەش عیلاقەی بەس دونیوی نییە، چونکە ساڵحبوونی داکوبابی ڕزقی منداڵی زیاد دەکا. خوای گەورە لە سوورەتی کە فێری کردینە گوتیە پیاو چاکەکە و حەزرەتی موسای بڕۆ ئەو دیوارەی چا بکەوە، چونکە ئەوانە بابیان ساڵح بووە. ساڵحبوونی داکوبابی ڕزقی منداڵی زیاد دەکا. ساڵحبوونی منداریش
ڕزقی داکوبابی زیاد دەکات لە قیامەتی، چونکە ئیذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث، سێمینیان لەوانە ولد صالح، ولد يعني کوڕ یان کێت صالح بی يعني چاک بیتن ويدعو له دعاء لێ بۆ بکات. لێ هەوڵدەن منداڵەکانتان فێر بکەن تدریبیان پێ بکەن کە دوعا لە داکوبابەکانی خۆیان بکات. کەواتە عیلاقەت لەگەڵ خوات، عیلاقەت لەگەڵ خۆت، عیلاقەت لەگەڵ خێزانت و عیلاقەت لەگەڵ خەڵکی لە ڕێگەی ئەو ئیشەیە کە دەیکەی لێکە مهرەبانی دەوێتن. سەرکەوتن ئەوەیە اهتمام بە عەقڵمان بدەین، اهتمام بە دڵمان بدەین، اهتمام بە جەستەمان بدەین، لە هەر سێ جانبی خی گەورە سەرکەوتومان کە إن للمتقين مفازا حدائق وعنابا وكواعب أطرابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا. خی گەورە بەباشتی بەرین هەمومان شاد بکاتن، لە من خۆش بی و لەنگۆش خۆش بی، خۆشبەختە ئەوەی پشتیوان و بەشدارە لە مهرەبانی. دەمێنن بە سەلامەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.